هو على كل شيء قدير. ام ذكر بخوێنێ ئەگەر یەک جار ئەم ذکرە بخوێنێ دەفەرمی وەکو وایە کە کۆیلەیەکی ئازاد کردبێ لەنەوەی ئیسماعیل پێغەمبەر صلی الله عليه وسلم وخوای گەورە لە دە تاوانی خۆشە بێ و دە خێر و چاکەشی بۆ دەنووسێت و لە پارێزراویە بێ لە شەیطان حتاکو ئێوارە وەگەر ئێوارەش خوێندی لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير ئەگەر ئێوارەش خوێندت حتا بەیانی پارێزراو دەبی لە شەیطان بۆی ئینشاءڵڵا لە بیری مەکەن جارێک بخوێنن سونەتە دە جار بخوێنن هەر سونەتە هەمووی حەدیثی لەسەرە ئینشاءڵڵا ذکری خوا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم قەڵایەکی بەهێزە بۆ خۆپاراستن لە شەیطان ئەو شەیطانەی کە جێگای جەهەنەمە وعدیشی داوتی خوایە گیان ئەبێ هەمویان بەرەو جەهەنم بەرن ئیلا مەگەر کەسانێک نەبێت کە تۆ بەڕاستی ڕەحمت لێ کردوونە شەیطان خۆی جەهەنمیە دەیەوێ هەموو کەسێک جەهەنمی بێ ئەوەی دوژمندارە حەزەکە خەڵکی گشتی دوژمندار بێ ئەوەی خراپەکارە حەزەکە خەڵکی خراپەکار بێ ئەوەی دزە حەزەکە خەڵکی دز بێ بۆی کەس ناڵێ فڵان کەس دزە شەیطانی چووکە دۆزەخیە حەزەکە خەڵکی هەمووی بەرەو دۆزەخ بەرێت لە حەدیثێکی صحیح داتوە لە صحیحە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر دوو کەس بە یەکەوە نوێژ بکەن دوو نەفەر ئەم دوو نوێژەیەکێکیان ئیمامەتی بۆ ئەوەکی تریان بکە بەس خاڵێکی ئاگادار بن کاتێککە دوو نەفەر بە تەنیشتی یەکەوە دەوەستن ئەگەر بوونە سێ نەفەر دەبێت دوانی بڕاتە دواوە ئەگەر دوو نەفەر بوون ئەوە ئەو کەسە لای ڕاستی ئیمامەوە دەوەستەیە بەڵام ئەوەی کە ئیمامەکە لە پێشتر بێ هیچ ئەسڵێکی نییە ئەوەی لە حەدیث صحیح بوخاری هاتووە پێغەمبەری خوا ساسم لەگەڵ سەحابە نوێژیان کردو دوو کەس ئاوا تەنیشتی قاچتانە بێ بە ئاستێک بێ ئەمەی کە ئاوایە پشتیوام لە دینا نەبیستەوە ئەبێ ئاستی یەک بن بووە سێ نەفەر بۆ دواوە دوانیان ئەگەر دوو نەفەر بە یەکەوە نوێژیان کرد یەکێکیان ئیمامەتی بۆ ئەوەکی تریان کرد ئەوە لای خوای پەروەردگار باشتر و خێرترە و پاداشتەکەی گەورەتر لەوەی کە هەشت نەفەر بەجیا نوێژکن هەشت نەفەر بەجیا هەر کەسە بۆ خۆی نوێژکە چەندێک خێریان دەسەکەوێ ئەو دوو نەفەرش کە یەکیان ئیمامەتی بۆ ئەوەکی تریانەکە ئەوەندە خێری دەسەکەوێ واتە ئەوە چاکترە و دەفەرمی ئەگەر هەشت نەفەر بە جەماعەت نوێژیان کرد لە شوێنێکە ئەوە لای خوای پەروەردگار خێرترە لەوەی کە 100 نەفەر تاک تاک بۆ خۆیان نوێژکە 100 نەفەر لە شوێنەکە ئێستا بۆ نمونە ئێمە 100 نەفەرین هەر کەسەمە بۆ خۆمان نوێژێک بکەین نەک سونەت فەرز ئەم 100 نەفەرە چەندە خێرمان دەسەکەوێ 8 نەفەرش بۆ خۆیان جەماعەتێ بکەن یەکیان ئیمان بێ ئەو وشتە ئەو 8 نەفەرە خێرەکان لەم 100 نەفەرە زیاترە هەمووی فەرزەکە لەسەر لا چووە بەڵام خێری کامیان گەورەترە ئەوانەی کە نوێژیان بە جەماعەت کردووە بۆ ئەوە سونەتێکە ئینشاءڵڵا بە ئیزنی خوا زیندوی بکەینەوە نوێژمان کرد بە جەماعەت بیکەین لە مزگەوت تا بێگومان ئەوە هەر باسمە کە خێرەکەی چەندە گەورەیە لە حەدیثێکی صحیح داهاتووە کە ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوا لێ بە ڕیوایەت یەکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ عەبدی وا هەیە بەندەی وا هەیە بە دوای ڕەزامەندی خوادا دەگەڕێ بزانێ شتێک خوا بۆ لی ڕازی دەبێت ئەنجامی ئەدات حەزەکە بزانێ خوا بە چی لی ڕازیە بێ ئەنجامی بدا بە چیش لی تووڕە ئەبێ لی دوورکەوێتەوە بەندەی وا هەیە بەردەوام بە دوای ڕەزامەندی خوادا دەگەڕێ ئەوەندە بە دوای ڕەزامەندی خوادا دەگەڕێ ئەوەندە ئاواتی ئەوەیە کە خوا لی ڕازی بێ نەک خەڵکی چونکە خەڵکێک هەیە کەسانێک هەیە بەس دەیانەوێت خەڵکی لە خۆیان ڕازیکەن ئیتر ئەو کارە خوا پێی خۆشە پێی ناخۆشە گرنگ نییە گرنگ ئەوەیە خەڵکی لێت ڕازی بێت دڵنیا بە خەڵک لە خالقی خۆی ڕازی نییە لە تۆ لەکوێ ڕازیە بێ خەڵکی لە پێغەمبەری خوا ڕازی نییە صلی الله عليه وسلم لە تۆ لەکوێ ڕازیە بێ ڕۆژانە ملیۆنەها جوێن بە ئیمامی ئەوبەکر و عومەرە دەرێتەوە بەتەمای نەکبەتێکی تاوانبار ڕەش بیتە لە تاوان ئاتەوێ خەڵکی لێت ڕازی بێ شتی وان نییە هیچ کەسێک نییە هەموو خەڵکی لێ ڕازی بێ حتا خوای پەروەردگاریش حتا پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کەواتە دەست لەوە بشۆرە بەڵام ئەو کەسەی بە دوای ڕەزامەندی خوادا بگەڕێ بەردەوام بێ
پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە بە جوبرەئیل دەفەرمێ سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ ئەی جیبریل فڵان عەبدی من بە دوای ڕەزامەندی مندا دەگەڕێ دەیەوێ من لێ ڕازی بم ئاگادار بە ڕەحمەتی من و ڕەزامەندی من پێشکەشی ئەو کەسکە کراوە لێی ڕازی دەبم و ڕەحمیشی لێ دەکەم چونکە بە دوای ڕەزامەندی مندا دەگەڕێ جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە ئەوە پێ دەفەرمێ مادەم فڵان کەس بە دوای ڕەزامەندی مندا دەگەڕێ ئەوە لێی ڕازی بووم ئەوە ڕەحمەتی خۆم ڕژان بەسەریدا خوا لەو کەسانەمان بگێڕێ یا ڕەبی جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ بڵاوی دەکاتەوە لە ئاسمان دەفەرمێ ڕەحمەتی خوا ڕەزامەندی خوا لەسەر فڵان کەسە فڵان کەسی کوڕی فڵان کەس فڵان کەسی کچی فڵان کەس خوا لێی ڕازی بووە ئاگادار بن ئەی ئەهلی ئاسمان هەمووتان ئاگادار بن نەک هەر ئەوەندە بەڵکو ئەو مەلایکانەی کە عەرشی خوای گەورەیان هەڵگرتووە کە 8 مەلایکەن سەلامی خوایان لەسەر بێ گەورەیەکان لەوان نییە کە باس کراوە لە حەدیثا زۆر زۆر گەورەیە سەلامی خوایان لەسەر بێ حتا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم یەکێک لەو کەسانی کە ئەو مەلایکانی کە خوای گەورە ئیزنی داوە باسی کەم کە عەرشی خوایان هەڵگرتووە ئەوەندە گەورن تەنها نەرمایی گوێچکیان ئالێرەوە هەتا شانیان ئەم مەسافەیە هی خۆمان تقریبا 4-5 پەنجەیە نەرمایی گوێچکە هەتاکو بانشانت ئەم بینە ئیتر خوا دەزانێت چەندێک گەورەیە بەس تەنیا ئەو مەسافەی ئەو تۆزەی 500 ساڵ بەڕێگا بڕۆی چەندێکە ئەوەندە درێژە سبحان الله ئەو مەلایکەوە گەوردەیە 8 مەلایکی گەورەیە ئەوە هەیە سەلامی خوایان لەسەر بێ جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ بە ئاسماندا بڵاوی دەکاتەوە ئەمجا ئەوانەی کە عەرشی خوای گەورەیان هەڵگرتووە کە گەورەترین مەخلوقی خوایە ئەوانش بە هەمان شێوە دەیڵێن دەڵێن خوا لە فڵان کەس ڕازیە یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕێ واللهی بەختەوەر ئەو کەسەیە ئەو ڕۆژە خوای ڕازی بێ و ناوی بهێنرێ جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ لای هەرچی مەلایکەی ئاسمانی بڵاوی کاتەوە دەنگت بگاتە ناوت بگاتە سەروی عەرش خوای گەورە ناوت بهێنێ و خوای پەروەردگار ڕای بگەێنێ بە هەموو مەلایکێک ئەبێ بوتری هەر هەمویان بزانن خوا لە فڵان کەس ڕاستیە ژنە یا پیاوە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی کە بە دەوری عەرشایە هەر هەمویان سەلامی خوای لەسەر بێ هەمویان دەڵێن فڵان کەس خوا لێی ڕازیە فڵان کەس خوا لێی ڕازی بوو ئەمجا دەفەرمی ئەو ڕەزامەندیە ئەو خۆشەویستەی خوای گەورە و مەلایکەکان دا ئەبەزێتە خوارەوە بۆ سەر زەوی بۆ ئەو ئینسانە لەسەر زەویشە خەڵکی خۆشی دەوێ نەک هەموو خەڵکی ئەوە شتی وا مەحاڵە خەڵکی چاک خۆشی دەوێ خەڵکی خواناس خۆشی دەوێ یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی جا بۆی ڕەزامەندی خوا زۆر گرنگە ئەوەشی بە دوای ڕەزامەندی شەیتانا بگەڕێ دنیا و قیامەتی دۆڕاوە ئەوەشی بە دوای ڕەزامەندی خوادا بگەڕێ دنیا و قیامەتی براوەیە ئینشاءالله لە حەدیثێکی صحیحی ئیمامی موسلیم داهاتووە ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزای خوای لێ بێ دەفەرمێت ئێمە لە خزمەتی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم نوێژمان دەکرد پیاوێک ئەم دوعای خوێنا الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا أتواني بيش فاتحة بخوێنی دوای الله أكبر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەوە چییە بۆ دوعای خوێنا الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا پیاوێک فەرمووی منم بووم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە سونەتە بخوێنی پێش فاتحة سونەتە کە نوێژ دابەسی الله أكبر أمجا بڵێ الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا أمجا دەستکەی بە سورەتی فاتحة خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی کێ بوو ئەو دوعای خوێند پیاوێک گوتی من بووم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی عەجایبم لێ هات سەرم سوڕما دەرگاکانی ئاسمان کرایەوە بە دوعاکەی تۆ دەرگاکانی ئاسمان کرایەوە ئەوەندە خێرێکی گەورەی هەیە دەرگای ئاسمان ئەکرێتەوە ئەگە تۆ دوعای بخوێنی دەرگای ئاسمان دەکرێتەوە بۆ زیکرەکەت ئەوە فەزڵێکی خوایە بە هەندێک کەسی دەبەخشێ بۆی ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزای خوا لێ بێت دەفەرمێت لەو کاتەوە کە بیستومە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەت تەرکم نەکردووە هەموو کات خوێندومە ئەم زیکرە لەبیر مەکەن ئینشاءالله لە حەدیثێکی صحیح داتووە لە صحیحە
خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ پارێزگاری بکات لەم نوێژە فەرزانە ئەوە لە ڕۆژی قیامەتە لەم یوکتب من الغافلین بە کەسی غافڵ و بێئاگا حساب ناکرێت. ئەو کەسەی پارێزگاری لە پێنج فەرزەکە بکە لە ڕۆژی قیامەتە لەو کەسانە حساب ناکرێت کە غافڵ و بێئاگان. و دەفەرمێ هەر کەسێکیش لە شەوێکدا 100 ئایەت بخوێنێ 100 ئایەت بخوێنێ ئەوە ئینسانێک نییە غافڵ بێ لەخوا بێئاگا بێ لەخوا. لەو کەسانە حساب ناکرێت کە غافڵ و بێئاگان لەخوا و لەو کەسانە حساب دەکرێت کە شەو نوێژی کاملیان کردووە واتە شەوەکەش بە شەو نوێژ بۆ حساب بکرێت. 100 ئایەت بەخوا 100 500 دەی کاتی فەیسبووکەتی ناوێت کە بەردەوام لەسەری تیکتۆکەکەت ئەنتەرنێتەکەت لەسەری بە بەڵام گرنگەوەی خەریکی دین بی نەک خەریکی پێکەنین و گوناه و تاوان بیت. هەیە لەسەرێتی بخۆی قورئان دەخوێنێ گوێ لە وتار دەگرێت گوێ لە قورئان دەگرێت هەیشە لەسەرێتی قوڕێک لۆ بەسەر خۆیە چونکە وەتە بەڵای بۆ زۆر بێت خەڵکی. جا هەر کەسێک پێی خۆشە غافڵ و بێئاگا نەبێ لە ناو بێئاگاکان ناوی نەنووسرێ با نوێژە فەرزەکانی پارێزگاری لێ بکە و باش شەوان 100 ئایەت بخوێنێ خوێنەواریش نێ با گوێ لە 100 ئایەت بگرێ بکوی با نیم سەعات بۆ خوا بێ سەعاتێ بۆ خوا بێ باقی بۆ فەیسبوک بۆ دنیا بۆ فلیم یعنی بەقەت فلیمێک گرنگیمان بە قورئان بدایە. ئێستا ئیمانەکەمان زۆر بەهێز بوو بەڵام بێئاگاین لە قورئان. قورئان من فرامۆش کردووە. لە حەدیثێکی صحیحی ئیمامی ئەبوو داود هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ دەستنوێژێ جوان بگرێ پاشان بڕوا بۆ مزگەوت. کاتێک کە دەڕوا بۆ مزگەوت تەماشاکە خەڵکی نوێژیان کردووە نەک بە ئەنقەس تۆ ئەزانی ساعات 12 بانگ نەدا 12 و 10 دقیقە قامەتەکرێت 12 بۆ 20 دقیقە نوێژ تەواو بێت 12 نیم کەویتە ڕێ خوا فێڵی لێ ناکرێت. ئەو بۆ کەسێکە تۆ دێی بۆ مزگەوت بۆی نوێژەکەت بە جەماعەتکەی بەڵام کاتێک کە دێی تەماشاکەی نوێژ تەواو بووە نوێژ جەماعەت تەواو بوو. بەخۆی کێشەکەمان چێ لێرەدا ئەوانەی کە نزیکی مزگەوتن دەوروبەری مزگەوت سبحان الله زۆربەی کات ڕکات دوور کاتیان فەوتاوە ناڵێم هەمویان زۆربیان کاتێک کە سەلامە دێتەوە سیر کە ئەوانەی کە نزیکی مزگەوتەکەن زۆر ئیلا تەماشای ڕکات دوور کاتیان فەوتاوە دوورەکە زۆر گورجگۆڵتر و ئازاترە. ئەوەی کە تەجروبەم کرد لە مزگەوتەکانە زۆربەی مزگەوتەکان ئاوایە ئەوەی نزیکی مزگەوتە بەعام فرای ئاڵاگوەری نوێژ دابەستن ناکرێت ئیلا بێ بیفەوتێنی. جا خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێ بێ بۆ مزگەوت تەماشا بکە خەڵکی نوێژیان کردووە جەماعەت تەواو بووە أعطاه الله مثل أجر من صلاها وحضرها لا ينقص ذلك من أجرهم شيئا. سبحان الله. ئەوە خوای گەورە بەقەت ئەو خەڵکی کە نوێژە جەماعەتەکەی کردووە ئەوەندە خێری بۆ نووسێ بێ ئەوەی خێری ئەو خەڵکەکەم بکات. واتە هەر کەسێک لەوانە چی خێرێکی دەستکەوتووە تۆش هەمان خێرە بۆ دەنووسرێ و جەماعەتیش نەکرد چونکە تۆ هاتی بۆ مزگەوت بۆ نوێژی جەماعەت کاتە نیەتەکە زۆر دەورە بینێ ئینسان نیەتی پاک بێ بەڵام عیبادەتەکەی چاک بێ عیبادەت بێ ئەوەی کە تۆ دێکی عیبادەت نەک وەڵام من نیەتم پاکە چم دزیەکەم نیەت پاکی نایخوا لە تاوانە بۆ شتێک کە چاکە بێ ئەمە نیەتە پاکە دەڕۆی نوێژی جەماعەتەکەی ئەوە ئینشاءالله نوێژەکەیش بە جەماعەت نەکرد دڵنیابە خوای گەورە بەقەت ئەو خەڵکی کە جەماعەتی کردووە خێرە بۆ دەنووسێ خێری ئەوانیش کەم ناکە ئەوە نەبێ لەوان هەڵگیرێ بدێ بە تۆ ئەوان 100 خێران دەستکەوتۆش 100 دەستکەوتۆ بە ئیزنی خوا. ئێمە زۆر جار دەچین بۆ دەشت و دەر لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر پیاوێک ئەگەر کەسێک لە دەشتێکا بوو کاتی نوێژ هات لە دەشتێکی چۆڵایە لە دەشتێکی کاکی بە کاکیدا دەشتێکی چۆڵ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتی نوێژ هات ئەم پیاوە دەستنوێژێ بگرێ ئەگەر ئاویشی دەست نەکە و دەستنوێژێ بگرێ ئەگەر نوێژی کرد ئەفەرمێ فإن أقام صلى معه ملكاه ئەگەر بەس تەنیا قامەتی کرد هەڵسا و نوێژی کرد و قامەتی کرد بەس قامەت ئەوە مەلایکەی ڕاست و چەپی لەگەڵیان نوێژەکات ئەویش لەگەڵیان نوێژەکات لەگەڵ ئەو نەفەرە بەڵام ئەفەرمێ ئەگەر بانگێکی بۆ خۆی دا و ئەمجا قامەتیشی کرد و نوێژی کرد ئەمەیان پاداشتەکەی چییە؟ ئەفەرمێ صلى خلفه من جنود الله ما لا يرى طرفاه ئەوەندە مەلایکە لە پشتیەوە نوێژەکات
ئەم سەر و ئەو سەری دیار نییە. سبحان الله، نەفەرێکی بخۆ لەو دەشتا یا چەند نەفەرێکن بانگێکە دەن، ئەمجا قامەت ئەکەن، نوێژەکەن. ئەو پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم مادەم بانگت دا و قامەتت کرد، ئەتوانی بانگی احتیاطی خۆتوانی و قامەتەکە بانگ دەی، گرنگەوەی بانگ بدەیت، مەرج نییە هاوارکەی، چونکە لە دەشتێکی چۆڵە بانگیش دەی دەنگە بەرزکردەوە باشترە. هەر کەسێ بانگی دا و قامەتی کرد لە دەشتێکە، ئەوەندە مەلایکە و سەربازەکان و جوندەکانی خوا لە پشتیەوە نوێژ دەکەن، ئەم سەر و ئەو سەری دیار نیە. واتە هەر چەندێ تەماشا بکەین ئەم سەر و سەری نابینی. سبحان الله، واتە دیارە بەس هەزارەها و ملیۆنەها مەلایکە لە پشتیەوە نوێژ دەکات. لەم خێرە گەورە دەستخۆتی مەدە. ئەڕۆی بۆ دەشتە سەی دەغڕودانەکەی، ئەڕۆی بۆ دەشتە ئیشێک تەیە لە دەشتێکی چۆڵا بخۆت، یا چەند نەفەرێکن بۆ خۆتا نوێژ بکەن بە جەماعەت و بە ئیزنی خوا بانگ بدەن و قامەت بکەن. ئێستا خەڵکی وامان تێیە سوێن بخوا چەند ساڵە مزگەوت هێزە نازانێ بانگێندا، نازانێ بانگت، نازانێ قامەتکە. سبحان الله، بە چەند گۆرانی لەبەرە. ئەمە بڕاستی کارەسات، ئەمە بەڵگەی لەسەرەوەی ئینسانە ئینسانێکی باش نییە. کەواتە ئینشاءڵڵا ئاگاداری و خاڵە بن. لە حەدیثێکی صحیحی ئیمام موسلیم داهاتووە، جا قوڕ بەسەر ئەو کەسەی کە ماڵی خەڵکی داگیرەکە، ئیتر کەسەکە کافرە، زاڵمە، بێدینە، دیندارە، هەر کەسێک بێ، نوێژکەرە، نوێژ نەکەرە، گرنگ ئەوەی ماڵەکە ماڵی خۆیەتی، عەرزی خۆیەتی، خامی خۆیەتی، داگیر دەکات. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم کە لە صحیح مسلم و صحیح تەرغیب هاتووە، ئەفەرمێ هەر کەسێک یەک بستێ زەوی بۆ خۆی ببچڕێنێ بە زوڵم، بۆ یەگە زڵمیان لێت کرد، عەزەکەیان خواردی، هەواڵەی خۆیان کە دڵنیا بە خوا، ئەم تۆڵەیان بەسەرا دەڕژێنێ کە باسی دەکەین. هەر کەسێک بستێ زەوی، ئەی ئەگەر مەترێک بێ، ئەی ئەگەر دەیەها مەتر و چەنەها دۆنم بێ، هەر باسی ناکرێت. بۆی خەڵکی دەشت ئاگادار بن. عەرز هەیە، عەرزی ئێوە نیە داگیرتان کردووە، مڵکی خەڵکە، مڵکی گشتیە، خانۆکەی خۆی داناوە شوێن خانۆکەی خۆی، ئاڵتونەکە کە تەنەکەیش نییە، تێگەشتی بە ئاڵتون ێزانێ، لەولاوە تەماشاکێت چه عەرزێکی تر داگیرەکە. ئەمە بەڕاستی کارەسات. هەر کەسێ بستێ زەوی داگیرکە بە زوڵم، واتە مڵکی تۆ نیە، مڵکی گشتیە یا مڵکی کەسێکی تایبەتە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو بستە زەویە، بستێ بە بستێ، تۆ بڵێ 20 سانتیم بە 20 سانتیم، حتا حەوت طەبەقەی ئەرز چەندێکە ڕاتە خوارەوە، حساکە بیرێکی تیوازی چەندێکە، ئەوەندە خۆڵ هەڵکەنە حتا حەوت طەبەقەی ئەرز بڕاتە خوارەوە چەندێکە، ئەوەندە خۆڵ چەندێکە، خوا لە قیامەتە ئەو هەموو خۆڵە خاتە بانشانی، بانشان و ملی، ئەی کات تەوق بەسەر بازنێک بە ملیەوە، ئەبی هەڵیشی گرێت بە ناڕەحەتی، بە زەحمەت. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەوەی فەرموو کەواتە ئاگادار بە، وەڵڵاهی ئێستا چەندەها کەسەیە لە خزمەکانمان، لە باو باپیرانمان، لە خاڵە و مامەکانمان، وەڵڵاهی لە ناو قەبرە تەوقیان بە ملەوەیە، چونکە وەڵڵاهی مڵکیان خوارد، حەقی خوشکیان خوارد، حەقی برازایان خوارد، حەقی کچیان خوارد، حەقی خوشکەزایان خوارد، حەقی خەڵکی تریان خوارد، دراوسەیان خوارد. بۆی پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لعنەتی خوا لەو کەسە بێ سنووری عەرز ئەگوازێتەوە، سنوورێک دیاری کراوە، ئەچێ بەردەکە لەعادا تۆزێ زیادەکە، لعنەتی خوای لێ بێ. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەمە حەدیثێک. دڵخۆش بە، ناحەزەکەت داگیرکەرەکە و دوژمنەکەت وەڵڵاه قیامەتێ سەختی هەیە. لە حەدیثێکی صحیح تەرغیب پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من أخذ أرضا بغير حقها، هەر کەسێک زەویەک داگیرکە و حەقی خۆشی نەبێ، واتە هی تۆ نییە، هی خوشکەساکەتە، هی خوشکەکەتە، هی خاڵۆکەتە. یعنی خەڵکی وایە سبحان الله شتێکی بچووکی هەیە تەماشا دەکەیتە چی داگیری دەکات. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک زەویەک داگیر بکات، زۆر بێ یا کەم، كلف أن يحمل ترابها إلى المحشر، تەکلیفی لێ دەکرێ ئەبێ خۆڵەکەی هەڵگرێ، وەک لە حەدیثێتە سەباسەکەی ئینشاءالله ئەبێ هەمووی هەڵکەنێ، ئەمجا ئەو خۆڵەی هەر هەمووی بەرێ بە ساحی مەحشەر. بۆیە خەڵکێکی زۆر هەیە
لە باباپیری ئێمە ئەو خەڵکی کە باسم خەڵکی ئەو خەڵکی کەسە زیندوو باباپیریان خاڵ و مامەکانیان براکانیان ئێستا لە ناو گۆڕدا بەپێی ئەم حەدیسە خۆڵ هەڵەکەنن بۆ قیامەت کە قیامەتی شات هەمووی دەبن بە ساحی مەحشەر لە ملیانە لە بان شان و ملیانە ئیتر بستێکە مەترێکە لە خوا بترسە وەڵام ئافرەت بەشی نییە یعنی خوا بەشی بۆ داناوە لە قورئاندا تۆڵی بەشی نییە ئێمە دەڵێن خوا بەشی بۆ داناوە تۆ دەڵێن نەنک و باپیرم وایوت ئەمە کارەساتە بەخوا خەڵکەیە کاکە 10 وەرەقە 15 وەرەقی دەفتەرێکی برا خوشکی لایە نایداتێک خواردوێتی خەڵکی شێ لە خوا ترسێ قەزەیەک هاتە لام بە تەلەفۆن پیانوتم میراتێک بوو پیاوێک مرد بوو خوا لێی خۆش بێ برایەکی وتی مامۆستا برایەکمان هەبوو تۆزێ لاسار بۆ کاتی خۆی خراپ بۆ لەگەڵ باوکمە ئێستا بەشی ئەکەوێ وتم باڵێ ئەیکەوێ با خراپ بووی مادەم موسڵمان بێ بەشی ئەکەوێ با خراپ بێ لەگەڵ باوکیشیە مادەم برای ئێوەیە خوشکی ئێوە یعنی برای ئێوەیە لەگەڵ خوشکەکان تا بە یەک و دایک و باوکتان هەیە لە تۆیە لە ئێوەیە تەواو گرنگەوەی لە باوکی تۆیە برای تۆ نییە تەواو وتی مامۆستا ئێمە زۆرین 36 براین ماشەڵڵا 36 برا 8 خوشک ئیتر نازانم باوکی چەند ژنی هێناوە 36 برا لەگەڵ 8 خوشکە ئێستا پارەکەمان تەوزیع کردووە هەر برایەک 32 دەفتەر پارەی بەرکەوتووە هەموو خوشکێکی 16 دەفتەر پارەمان پێداوە وتم الحەمدوللا برای بەڕێزم یعنی ئەمە سپاسی خوا بکەن هەر گەنجێک هەر کوڕێک و 32 دەفتەری بەرکەوتە بێ 36 برایش هەر خوشکێکی 16 دەفتەرمان داوە پێ ئەوە حەقی خۆتەوە بۆ خۆت بیبە خەڵکیشە 16 وەرەقەی خوشکەکەی ئیخوا 16 وەرەقەی دەیخوا 16 ملیۆنە دەیخوا دڵنیابە لە قیامەت خوا تۆڵە دێکاتەوە لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک بستێ زەوی بە زوڵم داگیرکە واللهی ماڵی برا بۆ تۆ حەڵاڵ نییە برای دایک و باوکی خۆت واللهی ماڵی خوشک بۆ تۆ حەڵاڵ نییە واللهی ماڵی کچ بۆ تۆ حەڵاڵ نییە کە تۆ دەی کچی حەقی کچەکە دەفەوتێنی ئەیدەی بە کوڕەکەت واللهی ماڵی خوشکەزا و برازا و دراوسێ و خزم و کەسوکارت بۆ تۆ حەڵاڵ نییە هەر کەسێک زوڵم واتە شتێک لە جێی خۆی دانەنی جێی خۆی ئەوەیە کە ئەمە موڵکی فڵان کەسە بۆیە ئاگادار بن ئەوانەی کە دەشت خەڵکی دەشت بە تایبەتی لە خوا ناترسن زۆربەیان زەوی خەڵداگیرەکەن حەزەکە سێگازەکە بخاتە ناو زەویەکەی ئەو سنوورەکە بگوازێتەوە بەس بۆ بکوزاوەشتێ زیاتر پیاکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک بستێ زەوی داگیرکە بە زوڵم خوای گەورە لە قیامەتە تەکلیفی لێ دەکا ئەو خۆڵە هەمووی هەڵکەنێ بستەکە هەتا خوارەوە هەتا حەوت طەبەقەی ئەرز ئەگەر مەترێک بێ مەترەکە ئەگەر دۆنمێک بێ دۆنمەکە هەمووی هەڵکەنە لە ناو قەبردا هەتا ڕۆژی قیامەت کە ڕۆژی قیامەتیش هات ئەمجا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر هەمووی دەکرێتە تەوق و بازنێک ئەو خۆڵە ئەکرێتە ملی حەتاک و حکمی نێوان هەموو خەڵکی دەکرێت حتا محکەمەی خوا تەواو بێ خۆڵەکە لە شان و ملیایەتی بۆیە زۆرێک ئێستا لەو قوڕەدایە ئێستا سوێن بەخوا بە ملیۆنەها خەڵکێ خۆڵ هەڵەکەنی ناو گۆڕدا ئەبێ لە تەعزیبا بێ هەتا ڕۆژی قیامەت لە قیامەتیش هەتا کە ڕۆژی قیامەت ڕۆژێکی زۆر درێژە کە خوا فەرمێ 50,000 ساڵ ئەبێ ئەم خۆڵە بە شان و ملتەوە بێ حەتاک و حکمی هەموو خەڵکی دەکرێت جا قوڕ بەسەر ئەو کەسەی بستێ زەوی بەقەت ئەمە داگیرەکەت سامتینێک 10 سامتین مەترێت چەند مەتر وەڵا لە قیامەتە باجەکەی ئەدی ئەمە خوا غەفور و ڕەحیمە بەڵام لە تاوانی ئەو کەسە خۆش نابێ کە حەقی خەڵکی لایە بۆیە بەخوا 1000 حەج و عومرە بکەی مشتێ خۆڵە لە کۆڵ نابێتەوەی خەڵک ئیلا مەگەر ئەو کەسە کردنە ئازاب با حەقتان بخوری حەقی خەڵکی مەخۆن نەڵی با 5 سامتی چوونە عەرزەکەی دراوسێکەمەوە عەرزی خەڵک داگیر مەکە عەرزی عامش حەڵاڵی تۆ نییە عەرزی عامە شتێک عامبێهی تۆ نییە حەڵاڵ نییە داواکەم لە خوای گەورە میهرەبان یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خوایە لە حرام بە دوورمان کەی لە زوڵم بە دوورمان کەی یا ڕەبی خوایە هەر کەسێک چاک و ئیماندارە خوایە مۆفەقی کەی یارمەتی دەری بی ئەوەشی خراپە یا ڕەبی خوای هیدایەتی بدەی خوایە گیان لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە خوایە گیان ئاخرمان بەخێر بگەڕی لێمان ڕازی بی
آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.